چەند پەیامێکی تێیسامی لەسەر دواکەوتنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەبێت. 3 ڕۆژە شاندی هەرێم لە بەغدان بۆ کێشەی موچە و دەستپێکردنەوەی نەوەت ستاندەریش وردەکاری ئەنجامی کۆبوونەوەکان ئاشکرا دەکات. ناکۆکیەکی دیکە لە نێوان کورد و دیمەشق سوپای سووریا پۆست بەوانە دەدات کە بەرپرسن لە جینۆسایدی کورد لە ڕۆژاوا. کێشەی موچە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق جارێکی تر سەری هەڵدایەوە. ئەندامێکی لیژنەی داراییش دەڵێت 4 هۆکار ڕێگرن لە ناردنی موچە و تا چارەسەر نەکرێن ئەگەری دووبار و بوونەوەی کێشەکان هەیە. جەمال کۆچەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند موچە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی گەرانتی کراوە، بەڵام بڕیارەکەی دادگای فیدراڵی 4 بڕیار لەخۆ دەگرێت و تەنها ناردنی موچە نییە، بەڵکو ئەو پرسەی بەستۆتەوە بە تەوتینی موچە کردنەوەی دەرگا بۆ دیوانی چاودێری دارایی فیدراڵ و ڕادەستکردنی داهاتی نانەوتی. وتیشی هەرێم و بەغدا هێشتا تەواوی کێشەکانیان لەو بارەوە چارەسەر نەکردووە. بەغدا دەڵێت هەرێم تەواوی داهاتی نانەوتی ڕادەست نەکردووە، هەرێمیش پاساوی خۆی هەیە لەو بارەیەوە تا ئەو 4 خاڵەش کە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی باس کراوە چارەسەر نەکرێن. هەموو مانگێک ئەگەری هەیە ئەو کێشەیە دووبارە ببێتەوە. بەپێی زانیاری سەرچاوەیەکی ستاندەر لە بەغداوە ماوەی 3 ڕۆژە شاندێکی حکوومەت هێرێم بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و دووبارە دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە بەغدا. پاگوێرەی زانیاریەکانی ستاندەر شان دەکا لەگەڵ وەزارەتی دارایی کۆبۆتەوە و بۆ چارەسەرکردنی کێشەی جێرانەوەی بەشی فیدراڵی لە داهاتی ناوخۆی هەرێم کە تاوەکو ئێستا تەیفسامی ناڕازیە لەو بڕێی کە حکوومەت هێرێم دەینێرێت. هەروەها گفتوگۆ لەبارەی چارەنووسی پرۆژەی هەژماری من و تەوتینیش کراوە. بەپێی زانیاری سەرچاوەکەی ستاندەر شاندی حکوومەت هێرێم بە بەشداری کۆمپانیاکانی گروپی ئەیپیکۆر لەگەڵ وەزارەتی نەوت بۆ هەناردەکردنەوەی نەوتێرێم کۆبۆتەوە، بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتوونەتە ڕێککەوتن و حکوومەتی عێراق بەبێ بینینی گرێبەسەکان ناوێت دان بەو گرێبەسانەی حکوومەتی هەرێم بنێت. هاوکات بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر هۆکاری ئەنجام نەدانی کۆبوونەوەکەی ئەمڕۆی حکوومەتی هەرێم هەر بۆ شکستی گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا دەگەڕێتەوە. دوای دانانی ئەحمەد ئەلی هاوز ناسراو بە ئەبوو حەتەم شەقرا وەک فەرماندەی فیرقەی 86 سوپای سووریا لە ناوچەکانی باکووری سووریا ناکۆکی کەوتۆتە نێوان هەسەدە و دیمەشق. فەرهاد شامی بەرپرسی ناوەندی ڕاگەیاندنی هەسەدا لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند جێگەی ئەو کەسانەی زیندانە نەکپێدانی پۆستی باڵا چونکە ئەوانە تاوانبارن بە چەندین کاری تیرۆریستی داواکراوی نێودەوڵەتین. دامەزراندنی ئەو کەسانە دەبێتە لەکەدارکردنی دامەزراوەی دەوڵەت. جێی باسە ئەحمەد ئەلی هاوز تۆمەتبارە بە جینۆسایدی خەڵکی کورد، داعەفرینی و تیرۆرکردنی هەڤرین خەلەف سکرتێری پارتی سووریای ئایندا لە ساڵی 2019.